ترامپ لە ڤەرجینیا باسی سیاسەتی دەرەوەی کرد بەڵام نەیتوانیدان بەخۆی بگرێ لە بەرامبەر هەواڵێکی خۆش لەمەڕ ڕاپرسیەکانی ئەم دوایانە. CNN ئەنجامی ڕاپرسیەکی خستە ڕوو ڕایگەیاند کەوا ترامپ براوەیە. ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە. من ئەو ڕاستیە دەزانم چونکە ئەو خەڵکی کە دوێنێ تەلەفۆنیان بۆم نەکرد ئەمڕۆ تەلەفۆنیان کرد کەواتە ژیان بەم شێوەیە. هیلاری کلینتنی دموکرات هێشتاش لە پێشەوەیە لە زۆربەی بیرروڕاوەگرتنە نیشتمانیەکان و ویلایەتە سەرەکیەکانی کەوا هەڵمەتی هەردوو لەو دوو مانگی کۆتاییدا سەنجی دەخەنە سەری. هیلاری لە گردبوونەوەیەکی فلۆریدا هێرشی کردە سەر ترامپ. ترامپ سوکایەتی بە موسڵمانەکان دەکات هێرش دەکاتە سەر خێزانێکی کەوا کوڕەکەیان لە شەڕی عێراق کوژراوە ئەوە ڕەوشتی ئێمە نییە. بەڵێ ئێمە نەخشەیەکی زۆرمان هەیە بەڵام ئێمە هەروەهاش بە هاوڕێزی خۆمان هەیە دۆستەکان و ئێمە بەرگری لە بەهای ئەمریکایەکان دەکەین. پێشەبرچیەکە خەریکە لە یەک نێزێک دەبێتەوە بەشێکی لەبەر سستی هیلاری کە زەق بۆتەوە ئەمە بە پێی شارەزای سیاسی ستیڤن وین. ژمارەیە کەس هەن لەو باوەڕادانین هیلاری ڕاستگۆ و جێگای متمانە پێکردن بێت ئەو وێدەچێت زۆر سیاسەتکارێکی ڕەسەن بێت لە سەردەمێکی دژ بە سیاسەتکاران. بەڵام ترامپیش دووچاری ڕێژەیەکی بەرزی ناپەسەندی بۆتەوە بە پێی وتەی فرانک نیوپۆرت لە دەستگای گۆڵۆب بۆ ڕاپرسی. ئەوە مای سەرێشەیە بۆ هەردوولا من پێم وایە هەڵمەتی هەڵبژاردننی هیلاری زۆر بیر لەوە دەکەنەوە کە چۆن وێنای هیلاری بگۆڕن بەڵام ئێوە دەزانن چۆنێتی گۆڕینی وێنای هیلاری لەم ساتەدا کارێکی سەختە. کلینتن ومێدەوارە هەر لە پێشەوەی ڕاپرسیەکان بمینێتەوە کە پاش کۆنگرەی پارتیەکان سازدرا. هیلاری پشتیوانی وەدەست هێنا بەهۆی ژمارەیەک مەسەلەی مشتومڕاوی کە ترامپ هێنایە گۆڕێ. شێ دۆناڵد ترامپ لە پێشبڕکێکەدا سەر بکەوێت بەڵام بۆ ئەوەی ئەوە بەدەستبێنێت دەبێت دۆناڵد ترامپ ئەو کەم و کورتیانی هەیەی کەم بکاتەوە ئەوەی لە هەموو کاندیدێکی سەرۆکاتی سەردەمی نوێی دەنگداندا زۆرترە هەر بۆیە هیچ کەس بە هێندی ئەو بە خێرایی پێویستی بە چاکردنەوەی کەم و کورتیەکانی نییە. ترامپ و کلینتن خەریکی خۆ ئامادەکردنن لە پێشەبرچەیەکی مەزن لە ئایندە کە لە یەکەم دیمانەی سەرۆکایەتیە کە بڕیارە لە 28 ئەم مانگە ساز بدرێت.